هێرشی گروپە چەکدارە نەناسراوەکان بۆ سەرگوندەکانی کاکەیی لە باشووری خانەقین نیگەرانی توندی کاکەیەکانی هەڵەبجەی لێکەوتەوە و لە بەیاننامەیەکدا داوایان لە حکوومەتی ناوەندی و هەرێم و نەتەوە یەکگرتووەکان کرد کە هێرشەکان بۆ سەر کاکەیەکان و مەزارگایەنیەکانیان ڕابگرن. بۆ پشتیوانی برایانمان لە ناوچەکان داواکارین لە هەردوو حکوومەتی عێراقی فیدراڵ و هەرێمی کوردستان کە یەکەم هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بە میکانیزمێکی گونجاو و کارا لەگەڵ سروشتی ناوچەکەدا هێزی سەربازی بنێرێتە ناوچەکە بۆ نەهێشتنی بۆشایی ئاسایش و پاراستنی خەڵکی ئەو ناوچانە. دووەم داواکارین لیژنەی باڵای هاوبەشی وەزارەتی بەرگری عێراقی فیدراڵ و وەزارەتی پێشمەرگە لەو ناوچانە کارا بکرێتەوە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ئەو ناوچانەی مەترسی تیرۆری لەسرە بە تایبەتی ناوچەی کاکەی نشینەکان. بەشێکی دیکە لە کاکەیەکان دەڵێن ترسمان لەوە هەیە کە کۆمەڵکوژی کاکەیەکان لەو ناوچانەدا بکرێت و داوای بە پەلەشمان لە حکوومەت کردووە بۆ گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگا بۆ ئەو ناوچانە. ترسمان هەیە کەوا کاکەیەکان وەک چۆن شەنگال جینۆساید کرا کۆمەڵکوژ کران ئێستا هەمان مەترسی لەسەر کاکەیەکان لەو ناوچانە هەیە کە کۆمەڵکوژ بگرێن و لە ناوچەکانی خۆیان وەدەر بنرێن و دەست بگرێ بەسەر خاک و ئاو ناوچەکانیاندا. بۆیە ئێمە لێرەوە داوایەکمانە ڕاستەی سەرۆکایەتی کۆمار حکوومەتی عێراقی و نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراونەوە دەوڵەتیەکان و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کەوا ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە بۆ ئەوەی کەوا هەوڵ بدرێ بۆ ئەوەی کەوا ڕێگری بکرێت لە جینۆسایدکردنی کاکەیەکان لەو ناوچانە. کاکەیەکان دەڵێن پێشتر تووشی ڕاگواستن بوونەتەوە لە سەردەمی ڕژێمی بەعەزدا و لە ئێستاشدا تەنها لە ماوەی 2 هەفتەدا 15 کاکەی بەدەستی گروپە چەکدارە نەناسراوەکان کراونەتە قوربانی. ئەمە ئەوکو کاکەکانی دانیشتوی پەپارێزگای هەڵەبجە داواکارین لە حکوومەتی عێراق و لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەمانگیانجی بکەن ئەو شوانەی کە لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانن کە گوندی کاکەین و کوردن ئەکەونە بەرهێرشی تروریستان و ئەو کەسانی کە ڕێکس پەرستن بۆ ئێمە هەستەکەین کە لەوێ پرۆسێکی تعریبکردن دووبارە هەم دەست پێکات لەو ناوچانە بۆ ئەمانجی ئەوەی کە ئەوان لە شوێنی خۆیان هەڵکەن و ئەوان زەویزاریان داگیر بکەن. بۆیە کاکەیەکان کەونتە بەر پەلاماری ئەو هێزانە و چەندین شەهید و داریان هەیە. بەپێی زانیاریەکانی دەنگی ئەمریکا دوای هێرشەکەی گوندی دارا لە باشووری قەزای خانەقینی سەر بە پارێزگای دیالە پێشنیاری پڕچەکردنی کاکەیەکان لە باشووری قەزای خانەقین لەلایەن حەشدی شەعبی و چەند گروپێکی دیکەوە کراوە، بەڵام کاکەیەکان وەگەم ڕۆوتیان چاویان لە گەڕانەوەی پێشمەرگەیە و چاوەڕێی وەڵامن لە هەردوو حکوومەتی ناوەندی و هەرێم. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.